ئاشتی خواتان لێبێ خۆشەویستان لە وانەی پێنجەم بە خزمەتتان شاد ئەمەوە دەربارەی فرێموەرکی لاراڤێڵ لە وانەی ئەمڕۆکە باسی چۆنیەتی دروستکردنی داتابەیز و چۆنیەتی دروستکردنی تەیبڵ و چۆن داتایەک لەناو تەیبڵەکەی خۆتە ئینسێرتەکەی زیادەکەی و کەمێک باسی کۆماندەکانی داتابەیزەکەین لە لاراڤێڵ سەرەتا command line بکەینەوە cmd ئەمە command line ئەمە cd desktop cd پرۆژەکەمان بە ناوی بلۆگ بوو بەڵێ php بۆ ئەوەی ڕەنی بکەین ئاتریسن عفو ئاتریسن کۆماندەکەمان لێرە سەیری بکەین لە گوگڵ بچینە گوگڵ لاراڤێڵ بۆ ئەوەی زۆر جا ئێمە کێشەی کۆماندمانە بێ بەڵام لێرە دۆکیومنتیشن چکە من کۆماندەکان نانووسمەوە تەنها سەیرێکی ئێرە ئەەکەم و کێشەکەی خۆ چارەسەرەکەم سیرکە چۆن لێرە نووسراوە بەو شێوە نووسینە ئەمە سێرڤەرەکەمان ڕەن کرد و پێویستە خامپەکەش کە داد بزان بۆ خامپەکەش ڕەنکێت ئەوە لێرە ڕەمان کردو بەڵێ دەینە ئێرانە چینە لۆکال هۆست لێرانە داخلی لۆکال هۆست بین هەچین داتابیزێک دروست دەکەین ناوی لێ ئەنەین بلۆک ئەمە بلۆک و سنتاکسی تایپی داتابیزێکی خۆمان FT8 جێنەرێشنەکەی هەڵبژێرن جێنەرێشن یەکمانەوە جێنەرێشن دومانەیە ئەتوانین کامی هەڵبژێری هیچ کێشەینە ئەمە بۆ ئەوەی سەپۆرتی زمانی کوردی و عەرەبیکە ئەمە بلۆگمان زیاد کرد لێرانە ئێمە با لە سەرەتاوە بینە ئەم پەڕانەی کە ئایا پێویستە کۆنێکشن تیاکەین ئێمە لە دوو شوێن ئەتوانی کۆنێکشن بکەین یەکێک لەو شوێنانە لەم ئیڤێنە لێرە ئەتوانی بیت لێرانە ناوی داتابیزی خۆت نووسی بن بۆ منە بلۆگ و ناوی یوزەرەکەی خۆت ڕوتەوە پاسوۆردمان نییە لێرانە ئەکید ئێمە هیچ لەگەڵ ڕوتە ئەەکەین ئەگەر بینە یوزەرەکەمان یوزەرێکی ئێمە بەکاری دێنین لێرانە ڕوتە ئەو سێرڤەرێکە بەکاردێن لۆکاڵۆستەوە لە لۆکاڵۆستەکە ئێمە ئیش لەگەڵ ڕوتە ئەەکەین وانێت تۆ یوزەری تر بۆ خۆ زیادکەی بە پێویستی توانی یوزەری تر زیادکەین لەوێەوە ناوی ئەو یوزەرە دابنەی کە زیادت کردووە ترافچەکەم لێرانە ئێمە ڕوتە و ئەو داتابیزی ناوی داتابیزی کە دروستمان کردووە بلۆگە بلۆگ ئەمە یەک لە هەنگاوەکان بۆەوەی کۆنێکشن لەگەڵ داتابیزەکەی بەڵام ئێمە زۆر جار ئەمە بەکار ناین لەبەرەوەی ئێمە تەنها ئیش لەسەر لۆکال هۆست ناکەینانەیە ئەم پرۆژە بگوازن سەر سێرڤەرێک بۆەوەی ئەم کێشێت بۆ دروست نەبێت لە سێرڤەرە ئێمە شوێنێکمان هەیە تایبەت بەم کۆنێکشنەی زۆربەی ئەم داتابیزانە تایە هەچینە ئەپ لە ئەپ ئەچینە بەشی کۆنفیگ لە کۆنفیگ فایلێکی بە ناوی داتابیز.php دەین لێرانە داتابیزی خۆمان کۆنفیگەرەکەین سەرەتا شتێکە پێویستە لێرە باسیکەین دەبێت لەم ڤێرژنیە ئەمانە هەمووی ڕەشکەیتەوە بۆ ئەوەی کۆنێکشنەکەت بکەیت هەتا ئەگەر ئەمە ڕەش نەکەیتەوە ئیرۆرت پێدا لە کۆنێکشنە ئەمە تەنها لەم ڤێرژنای 8 عفو 5.8 وانە لە 5.4ەوە بەولاوە ئەم کێشەیەمان هەیە
دەبێ تەنها کۆتێشنەکان بینێنەوە نابێ ئەم توانێت بینێتەوە بەو شێوەیە لێەکەیت ئەمە MySQL بەکاردێنین سێرڤەرەکەمان سوکە سێرڤەرەکەمان بۆیە ئێگزامە ئەمەکە بەکاردێنین MySQL لێرانە ناوی داتابێزەکەمان گەربیرتان بێ ناومانێنا بلۆگ یوزەرنێمەکە باسمان کرد ڕوتە ئەمە کۆنێکشنێکی زۆر ئاسان توانیمان لەگەڵ داتابێزە کۆنێکشنکەی ئەمە ئەم دوو هەنگاوەمان کرد جا ئەم جارە دەینەوە سەر CMD لە CMD مۆدێڵ دروستەکەین باسمان کرد لاراڤێ مۆدێڵ وی کۆنتڕۆلەرە ڕێی مۆدێڵەوە ئێمە داتابێزی خۆمان ئەدەکەین ئەنووسین make مۆدێڵ ناوی مۆدێڵەکەمان پۆست /m ئەم /ئێمە هەردوو فەکشنی ئەپ و داونمان بۆ دووسەکە ئەپ کریەیتە و داون درۆپە ئەمە تەیبڵەکەمان دروست بوو بە سەرکەوتوی لێرانە دەینە بەشی پرۆڤاید گەسەی بکەیت لە ئەپا هاتین لە خوار پرۆڤاید نووسرایە پۆست لێرە ئەم پۆستەمان هەیە پۆستە ڕەش بکەینەوە بە سەر لەمە دروست بکەینەوە artisan make php make artisan ئەمە تا دروست بوو هیچ کێشەیەکی نییە باشە دێنە بەشی داتابیس میگریشن باشە سکێمە تەیبڵەکانمان لێرانەیە داتابیس میگریشن ئێرانە تەیبڵی پۆست دروست بوو دووجاریش دروست بوو جارێک ڕەشەکەینەوە گەڕێمە خوارێ بچینەوە پۆستس نزیکی مەشخەشکەینەوە بە لێمان تێک نەچێ و لێرانە ئەم پۆست ڕشکەینەوە سەر لەمێ دروستکەینەوە بەڵێ ئەمە بۆی وام کرد کە لێمان تێک نەچێ لێرانە بەڵێ ئەمە هاتونەوە ئێرانە لێرانە ئەمە لە ڕێگای میگرێشن ئێمە تەیبڵ دروستەکەم ئەتوانین بای دیفۆڵت لێرانە دروستیکەین بە شێوەی ستاتیک لێرانە بۆ نچین کریەی لە بلۆگە لێرە کریە تەیبڵێک دروستکە هیچ کێشەی وە هیچ فەرقی نییە لە ڕێگای لاراڤێڵەوە لە ڕێگای مۆدێڵەوە تەیبڵ دروستکە یاخود لە ڕێگای دەستەوە ستاتیک لێرانە ئەتوانین مۆدڵ دروستکە لێرانە ئەوەی من ئەم فەکشنێمان هەیە سچێمە ئێمە سچێمە بەکاردێنن بۆ دروستکردنی تەیبڵ و زۆر سوودی لێ ئەبینین لەگەڵ داتابیزە لێرانە دوو نوکتە کراون دوو نوکتەیە باسی کریەیتەکە لە هەر شوێنێک ئەم دوو نوکتەیە بوو لێرە باسی کریەیتە کریەیتکە تەیبڵێک بە ناوی پۆست ئەم فەکشنە ناوی تەیبڵیکە تۆ ئەم تەیبڵە ناوی بکە ئەی ئەمە تەنها ڤارێبڵە شتێکی وانە تەنها ڤارێبڵە لێرانە ئەمەتوانین چەند ڕۆیەک زیاد بکەین نمونە ئەنووسین دەبێ ئەمە تەیبڵ بێ ئەمە چۆنیەتی دروستکردنی ڕۆوە لە لاراڤێڵ ئێمە سترینگ بەکاردێنێ سترینگ کەوانە tag quotation single quotation sin title اسمی کۆن لێرانە تەیبڵ دروستەکەینەوە ئەم هێمایەدانێ سترینگ جارێک تنووسین بەڵێ دوو ئەمە زیاد
ئەمە ئەتوانین لە سوودوەرگرتن لە دۆکیومنتیشنی لاراڤێڵ ئەتوانین لێرانە بنووسین تەیبڵس لە میگرێشنەکانە لێرە ئەتوانین سوود لە تەواوی زانیاریەکان وەرگرین لە سەر تەیبڵ بۆ نمونە لێرانە نەیمی بەکارهێنایە ئەرتلاینی بەکارهێنایە و مانای ئیمێڵ و ئەم لێرانە ئێمە باینەری داتامان هەیە بولیەنن هەیە یەس چارێکتەرن هەیە داتان هەیە کریە داتا بۆ نمونە ئێمە توانین داتایەکیش زیادکەین بەڵام بای دیفۆڵت داتای خۆی هەیە ئەمە ئینومێک زیادکەین ئینوم وەکو لیستێکە یان بڵێ وەکو دیکشنەریە فلوتی هەیە کە ئەتوانین پۆینتات و ئەم شتانە و ئینکریمە ئینتیجەری هەیە ئەتوانین بۆ ئینتیجەرێک زیادکەیت لەم تەیبڵی خۆتە ئەم ئینتیجەرە جوین ئۆپشنەکان زیادکەیت ئەم ئۆپشنانە لۆنگ تێکستێک زیادکەیت وەکو بەدی لێرانە MAC ئەدرێس ID و تۆی زانیاریەکان لێرە هەیە دەربارەی دروستکردنی تەیبڵ پۆینت و ئەمە فیوچەرەکانی ڕۆکانە تۆ فیوچەرێک بەکاردێنی بۆ نەتەواوی لێرە زانیاریەکان هەیە و ئەتوانین بۆ ئیمێڵ بەکاربێنی نو لێبڵ واتە ئیمێڵ نابێت دووبارە بێ تۆ کاتێک ئیمێڵێک دروستەکەی بۆ نمونە لێرانە ئەگەر ئەم ئیمێڵەش زیادکەی ئەو ئیمێڵی کارێن نو لێبڵ واتە نابێت ئەم ئیمێڵە دووبارە وەرگێت لەوانەیە بەدی دووبارە تێدا بێت تایتڵ دووبارە بەسۆن گۆ ئیمێڵ نابێت لە ئیمێڵە دووبارە بوونەوە هەبێ لێران ئەگەر بیت و میگریت کەین ئەمە میگریت کەین لێرانە کێشەیەکمان هەیە لە کوێری ئەکسپنشنەکەیان ئەم کێشەیە گەربێن خاتێبڵەکانمان دروست بووە لێرانە ئەمان ریفرێشکەین ببینین تەنها دوو تەیبڵمان دروست بووە تەیبڵی پۆستەکەمان دروست نەبوو ئەم دوو تەیبڵە بای دیفۆڵتە میگرێشن هەموو ئەم تەیبڵانێکە میگرێشن کرێ لێرە ناوێن و ئەم یوزەرەش خۆی بای دیفۆڵتی ئەم دوو تەیبڵە باڕشکەینەوە ئەم ئیرۆرە چارەسەرکەین ئەم ئیرۆرە چۆن چارەسەرە بێ ئەمە لێنگسی سیرکە ئەم ئیرۆرە چییە ئەمە لێنگسی SQL-ەکەمانە کە لێنگسەکەی زۆرە ماکس لێنگس ئەواکە بیتەکان ئێمە هەرسین بە کۆنڤێرکردنی ئەمە بۆ دیفۆڵت سترینگ لێنگس کە 191ەکە حقیقەتەن لە ڕاڤێڵ ئەم کێشەیەمان هەیە و ئەتوانین چارەسەری بکەین بەڵام کاتێکێمە PHP بەکاردێن لە PHP کێشەمان دووچار نابێتەوە لێراسینە بەشی ئەپ provides app service provides لێرانە ئەرین use support سێرچمە باسمان کرد کە ئێمە تەیبڵی خۆمان بە سێرچمە دروست کردووە بۆ دەبێت ئەمە تعریفکەین هێ دەینە بەفسی بوتەکەی لە بوتەکەی ئەرێن جیما ئەم دوو نوکتەی باسی کریەیتێکین لە تەیبڵ زۆرجار کە ئەم دوو نوکتەیانیانە هێماژێ بە تەیبڵە دیفۆڵت string
default string length واتە دیفۆڵتی سترینگی لەنگتەکەمان بکە 109 کە ئەمەش چارەسەری ئەم ئیرۆرەمانەکان ئەمە کێشەیەکمان هەیە دیفۆڵت سترینگ لەنگتەکەمان بان بینەوە ئێرانە سەیری بکەین FACAGES چێمە defaulty هنا ام ايرورا كوبي بكين و كيشيك مان هي ليرانا لسيرچ لده زور جار اما كيشيان مان كوبرو ابيتوا اتوانین لە ڕێگای سێرچەوە لە ڕێگای سێرچ لە گۆگڵەوە ئەم ئیرۆرە چارەسەر بکەین زیاتر ئەم ئیرۆرەی کە تووشمانە بێ سینتاکسە ئەمە کۆپی ئەەکەین بەراورد دەکەین لەگەڵ خۆمان هیچ کێشەیەکی هەیە لە لێنگتێکیە لێرە ئەیەکمان لەبێر چووە ئەی ئەم ئەیە کێشە بوو لە سینتاکسەکەیان بەڵام دەبێت بچین ئەم تێبڵانەی کە دروست بوونەوە جارێکتر باشە دروستمە بۆ لەبەر ئیرۆرەکە دەبێت ڕەشکەینەوە ئێرانە میگرێکمان کرد بە سەرکەوتوی هەموو تێبڵەکان دروستکران پێشتر بۆ تێبڵەکان دروست ناکران لەبەرەی ئەم ئیرۆرەمان هەبوو ئەم ئیرۆری لێنگتەکەشمان کردە بای دیفۆڵتەکە و شامان کرد لێرانە ئەگەر بین سەیری پۆست سکەین عفو بین سەر پۆستەکان ئەو تێبڵەکە دروستمان کرد ئێمە تایتڵ و بە دوو ئیمێڵمان دروست کرد بەڵام کرییت 8 و ئەپدەیت 8 بای دیفۆڵت بۆی دانا و ئەمەش ئایدەکەی لێرە چۆنێتی زیادکردنی داتایەک بکەین لە سەیری بکەین ئەم تەیبڵەمان چەند داتای تێدایە لێنگسەی داتاکەمان چەندە ئەگەر بین بنووسین PHP دیسان تەنکەر داخلی تێنکەر بین ئەمە شاڵی PHP-کەمانە و ئەتوانین سوودی لێ وەرگرین بۆ کۆمەڵە شتێک ناوی ئەوەی کە ئێمە دروستمان کرد بە تەیبڵەکەی خۆمان پۆستس دوو نوکتە ئەم دوو نوکتە باسمان کرد باس لە تەیبڵەکە کاونت کێشەمان چیە کۆپی بکەین ئارێ پۆستس تیای نییە ئێرانە سەیری ناوی تێبڵەکەمان بکەین پۆستسا و ئەگەر لێرە سوێری بکەین پۆستسا گەربین ئەمە بکەینە کەپیتاڵ بەڵێ ئەم ئیرۆرەی کە ئێمە دای لە ئەپەکەمانە پێکەمان سمۆڵ بوو ئەمەیەک لەو کێشانەی زۆرجار تووشمانە بێ و بێ بە حەزەر بین لێرانە من نیو پۆست بکەم پۆستێک دروست بکەم پۆستس یەکسانە نیو پۆست ئەم جارێکی شوێکمان هەیە لێرانە لە
لێرانە ئەم بکەینە پۆست و ئەمەش بکەینە پۆستە ئیرۆ لە سنتاکس ئیرۆ ئۆنلاین ئەم یەکسانەیە کێشێ لە نیو پۆستەکەیە دەتوانین ئەم سنتاکسە کۆپی بکەین سێرچکەین تایە و ئیرۆرەکەمان چێوە هیوادارم ئێوەش وەکو من سێرچکەن لە دۆزینەوەی کێشە و ئیرۆرەکانتانە بۆ ئەوەی ئەم ئیرۆرانەی کە تووشمانەوێ تێدا بە حەزەر بین چکە ئێمە ئەگەر بە حەزەر نەبین لە ئیرۆرەکانە ناتوانین چارەسەری کێشەکانمان بکەین لەوانەیە ئەڵێ کێشە لە ڤێرژنمان هەیە ئەڵێ بەرە خۆشەویستان دوای گەڕان ئیرۆرێکی زۆر سادەمان هەبوو ئیرۆرێکی سادەمان هەبوو ئەویش نەنووسینی ئەم دۆلارە لە پێش کۆماندەکەمان بە نووسینی ئەم دۆلارە ئیرۆرەکەمان چارەسەر بوو لێرانە ئێمە چۆن باسمان کرد چۆن ئەوەک زیادەکەین داتایەک زیادەکەین واتە ئینسێرتی داتای خۆمانەکەین لێرانە دۆلارێک ئەنووسینەوە ئەنووسین ناوی تەیبڵەکەمان پۆستس ئەم هێمایی کە لە چۆنێتی دروستکردنی ڕۆیە باسمان کرد یەکێک لە ئەوەکانی ئێمە ناوی تایتڵە ئەمە کۆپی ئەەکەین لێرە دای ئەنەی و یەکسانەکەین بە کۆتێشن ئەنووسین بۆ نمونە عەبدولهادی و سمکۆن لە کۆتاییدا ئەنەین ئەمە عەبدولهادی زیاد بوو دووەم ئەوە بۆدی بوو بادی عەفوو چیە بادی ئەنووسین عەبدولهادی شتێکی تر کە ئەتەوێ بینووسی بۆ منە ئینتەرەکەی و ئەوەی تر ئیمێل بوو gmail.com و لێرانە ئەماکەینە ئیمێل و ئیمێل دواتر ئەم سێ داتایمان زیاد کرد ئەنووسین پۆست سەیف ئەم پۆستەمان سەیف بین چاودە داتابەیزەکەمان بکەین و پۆست زیاد بوو لە بلۆگەکەمان پۆستس ئەگە سەیرکی عەبدولهادی بۆ ناوە لەو سەعاتە زیاد و هەر لەو سەعاتە ئەپدێت نەکرایتەوە کە دروست بوو توانیمان لێرە پۆستێک زیاد بکەین و لەم دەرسە باسی دروستکردنی تەیبڵمان کرد و چۆنیەتی بەستنەوەی لەگەڵ لارافێڵە و چۆن داتایەک لە ڕێگای شاڵەوە زیادکەین تاوانەیەکی تر بەخواتان سپێرم خواتان لەگەڵ